لەگەڵ دەرکەوتنی وەرزی پاییز و یەکەم فێنکایی ئەمساڵ کە هێشتا نە شەپۆلی باران و نەسەرما نەهاتووە، نرخی نەوتی سپی ماڵان لە هەولێر هەڵکشاوە و ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. ماوەیەک بەر لە ئێستا نرخی 1 بەرمیل نەوت 130,000 دینار بوو، ئێستا گەیشتووە بە 160,000 دینار. فلاشەکەی 47 ئەوەی سلڤەر ناقسەکەش ئەوڕۆ بە 50 ڕۆی، قسمەشکەشەیە بە 48 و بە 45 و ئەو نەوعانە هەیە. مەسەلەکەم بە 50 لێرە بڕوا بە 6 دەگاتە دەست هاوڵاتی، بە سلبی بە 50 دەڕوا. مەسەن بەرمیل 10,000 مامە دەبا بەرمیل 10,000 دینار کری خۆی وەردەگری دەو ئەتەمارە. 2000 بایع لە هەولێر تەوزیعکرێ، 1500 بایع تەوزیعکرێ لە هەولێر. زیاتر لەوە زیاتر دادەبەزی، چکو خەڵک پێویست پێ نابی. ئەتوو مەسەلەن ئەگەم ئێستا من بەل نەفتەکەمێ لە مارێ هێ پێ دێ بێم ئەم بەل نەفتەک بە 160 بخرم ناخرم دەبا خلاص بی. شۆفێرێک کە کاری گواستنەوەی نەوت دەکات دەڵێت ئەو جۆرە نەوتەیکەوە هەرزانترینە لە بازار، زۆرترین خواستی لەسرە، بە هۆکاری ئەوەی هاوڵاتیان لە دۆخێکی ئابووری خراپدان و بەبێ ڕەچاوکردنی کوالێتیەکەی کامە نەوتەی هەرزان بێت ئەویان دەکڕن. زۆر کەس ئێستا داوای تەڵەبیەکەی سعری کەمەکەیە، وەکو 45ەکە داوای 45ەکە دەکەن، نەوتەکە تۆزە کوالێتی نزمترە، 55ەکە کوالێتی وەسەتە، 65ەکە کوالێتی بەرزە. بە حکومی ئەوەی باری دارایی زەعیفە، باری داراییان زەعیفە، پیاوە بۆ معاملەی لەگە من کردووە لۆ 3000 وتیتم 10,000 پێ دەمڕێ، بارکە و بەتارکەین بە 10,000 کرێکەمانە. وتی زۆرە، کرێکەم لەی خۆم کەم کردەوە بۆم بردووە، بۆ کابرام بردووە بە حکومی ئەوەی کەوە باری دارایی زەعیف بووە. بەشێک لەو کاسبکارانەی لە بازاڕی نەوتفرۆشانی هەولێر کۆگای نەوت و سوتەمەنیان هەیە، زانیاری ئەوەیان بە پێیاندا کە لە بازگەکانەوە ڕێگری لە هاوردەکردنی سوتەمەنی دەکرێت، بۆیە نرخی نەوتی ماڵاندا نابەزێت و لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا پێشبینی دەکرێت بەرزتریش ببێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.